ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ لەگەڵ سۆفیەکانە هاوڵایەتیم کرد زۆر، ئەفەرمێ ئیسفادەی دوو شەم زۆر لێکردن، ئەم دوو شە زۆر سوودم لێ وەرگرت. ئەڵێ پێیان وتم ئەلوەقت سەیفون، کاتەکانی تۆ شمشێرە، ئەگەر تۆ ئەم شمشێرە نەبڕی و لەتی نەکەیت ئەوی نەجاتێ بە بەینیا دەرچی ئەو ئیلا تۆ ئەبڕێت و یەت دەبەرەوە وریابە کاتەکانت. ئەفەرمێ کەلیمەیەکتری ئیمامی شافعی کە ئیسفادەی لێکردوون ئەمەیە بەخوا نەفسی خۆت ئەگەر مەشغوڵ نەکەی بە حەقەوە نەفسە مەشغوڵەکە و باتیلەوە. واتە دوو کەلیمە لە تەسەووف ئیسفادەی کردووە، یەکێکیان کات وەکو شمشێر ئەگەر تۆ نەیبڕێەوە ئەدبڕێ، دووهەمیان نەفس ئەگەر تۆ لە حەق و چاکا بەکاری نەیەنی ئەو لە خراپە و باتیلا تۆ بەکارێن. یان ئەو تا تۆ ئەبیتە سەردار بەسەر نەفستا یان نەفسێ ئەبێتە سەردار بەسەر تۆیە. لەبەرەوە ئەبێ زۆر بە وریایی ئاگاد لەوە بێ، ئاگاد لە نەفسێ بێ، ئەگەر لە حەقا سەرفی نەکەی لە بەتاڵە تۆ تەواو ئەکات.